ئامانجمان بە هەموو شێوەیەک دەمانەوێت یانەی هەولێر سەرکەوێ و بگەڕێتەوە دۆخی زاران و باشترین نەتیجە بێنێ و بە هاوکاری هەموو لایەک ئەوی پێی بکرێ مساعدەی یانەی هەولێر بکە لە بە هەموو لایەک مەمنونین و سوپاسی دەکەین و پێشوازیشی لێ دەکەین و زۆر سوپاس ئینشاڵڵا ڕۆڵی ئینشاڵڵا زۆر باش یارمەتی دەردەبی لۆ پێشخستنی یانەی هەولێرێ وەڵڵاو جەوە ئینشاڵڵا دەکرێتن ئینشاڵڵا زۆر سوپاسی ئەو لایەنانە دەکەم کەوە منیان ئەو متمانەیان بە مندا و لەگەڵ خوشک و برا بە ڕێزانە ئینشاڵڵا شتی زۆر باش دەکەین منە بیدایەتەوە شەر لەگەڵ یانی هەولێری بوومە و ئینشاڵڵا چشم پێ بکرێت لەگە برادەران یارمەتیان دەم و زۆر سوپاس ئەو ڕۆژ ئینشاڵڵا بریار دەدرێ یانەی هەولێر دەکرێتەوە و لەگە برادەران و بریاراتی دەدەین وەڵڵا ئێستا وادار نێشین بریار دەدەین و ئینشاڵڵا ئێوەش لەوێ ئامادە دەبن زیاتر قسەی دەکەین زۆر سوپاس.